ساڵتان لێبێت بینەرانی کورسات من هاوڕۆتۆفیقم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پانۆرامە پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەبارەی گۆڕانکاریەکانی سووریا. ئەوەی کە لە سووریا دەگوزارێت پەیوەندی هەیە بە گۆڕانکاریە گەورەکانی کە بڕیارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودایە خودنا. چارەنووسی ڕژێمەکەی بەشار ئەسەد بەکوێ دەگا؟ ئەوەی کە ئێستا بە تایبەتی لە حەلەب و حەما ڕووادا و تا ڕادەیەکیش وەکو دەوترێت ینی کورد لە بابەتەکە خۆی پاراستووە و دوورە بەردەوام بەم شێوازە دەمێنێتەوە کورد یاخود نا. ئەوەی کە بەرەی تەحریر و شام پێی هەستاوە تاکتیکی ئیسرائیل و ئەمریکایە و لە بەرامبەریشدا تورکیا و تا ڕادەیەکیش رووسیا هەماهەنگن بۆ ئەم بابەتە یاخود نا. دوورخستنەوەی ئێران لە گۆڕەپانەکەی سووریادا تا چەندە وا دەکا کە قورسایی ئێران لە سووریادا کەم بێتەوە و ڕژێمەکەی بەشار ئەسەد بێ پشتیوان بێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری بەڕێز ڕۆزان ئەفرینی ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کە لە سودۆ لەگەڵمانە. بەخێر بێ کاک وەسان. زۆر سپاس. یعنی تاوەکو ئێستا کە ئێمە گفتوگۆکەین و ئەم بەرنامەیە سازەکەین ڕووداوەکان و پێشهاتەکان لە پەرەسەندندایە بە تایبەتی لە دۆخی سووریا و لە حەلەب و لە حەماش بە دیاریکراوی. ینی خەریکە شەڕەکە قورس دەبێت چکە ئێمە بینیمان ینی حەلەب بە بێ شەڕێکی سەخت لە نێوان ئەسەد و ینی تەحریر و شام ئازاد لێ. بەڵام ئێستا خەریکە پێچەوانە دەبێتەوە. خوێنەوەتان بۆ دۆخی سووریا و بەگشتی ئەم ڕووداوانی کاتۆتە پێشەوە چییە کاک وەزان؟ زۆر سپاس بۆ کورسات و بۆ ئێوە. بڕاستی ڕەوشی سووریا ئەمە ئەوەندە ساڵ خۆتان ئەگادارە لە 2011 تا ئەمڕۆ ئەو شەڕ و جەنگە بەردەوامە تا ئێستا ئاشتی و ئارامی نەبووە تەنها لەوەنەیە لە جێگەی کە هێزەکانی کوردی لێ و ئەمریکا ئەوان تۆزێکی لەم دوایە ئارامی تێدا سەپێنراوە. بەڵام لەلایەنەکانی دیکە و شوونەکانی دیکەی سووریا هەر شەڕ و جەنگ و نە ئارامی و نە باشی هەیە. بەڵام ئەمڕۆ کە ئەم ڕەوشی کە ڕووداوە لە حەلەب ئەتوانم بڵێم پرۆژەیە و پلاننامە پێشتر بوو دارەجراوە بوو. هوکەرەکە چییە؟ لەبەرەوەی دوای کە رووسیا و ئیران پشتیوانی لە ڕژیمی بەشار ئەسەدیان کردووە و ڕژیمی بەشار ئەسەد بەهێز بوو و زۆر شوونەکانی کە لەژێر دەستی ئۆپۆزیسیۆن بوو خۆی هێناوە ئارا خستە ژێر دەستی کۆنتترۆلی خۆی. بەڵام لەم دوایە ئەتوانم من وەکو ڕۆژنامەنووسێکیانی بە ئازادی ئەو شتە بڵێم ناکۆکی لە نێوان ئیران و رووسیا و ڕژیمجی دەرچوو. ئەم ناکۆکیانە هەر کەس ئەنزانێ کە فیرقەی چوار کە ماهیر ئەسەدە لایەنگری ئیران بوو. بەڵێ دەسڵاتی لە حەلەب سەدی سەد سەپێنرا بوو. حەلەب و دەروبەری حەلەب ڕۆژلاتی حەلەب و باکووری حەلەب ناوچەی شەعبا و ئەو ناوچانەی با بڵێن نوبل و زەهرا کە هەردوو شیعانە ئەو شوێنانە ئیران بە تەواوی کۆنتترۆلی کردبوو. زۆر هێزی کوردی هەبوو کورد بوون لەناو ئەوەی ئیران هێزەکانی ئیران جێگر ببوون لە تەلعران تەلحاسل ئەو ناوچانە هەموو لەگەڵ ئیران ئیشیان دەکرد. بەڵێ ئەوان کوردەکان لەگەڵ ئیران بوون. بەڵێ یعنی ئیران لە حەلەب زۆر بەهێز بوو. ڕۆلی رووسیا زعیف و کز بوو. رووسیا پێ نەخۆش بوو. رووسیا پێ نەخۆش بوو. یعنی ئەتوانم بڵێم لە ئەنجامی ناکۆکیەکانی لە نێوان هێزەکانی رووسیا و هێزەکانی ئیران لە حەلەب و دەروبەری حەلەب رووسیا بەری تورکیای هەڵبژارد؟ بەڵێ ئاوایە. رووسیا بەرەی تورکی هەڵبژارد بەڵام ئاشکارە ناکات چونکە ئەو سیاسەتی رووسیایە. رووسیا خۆتەنجی ئەگادارن ئەمپراتۆریەی قەیسەرە. قەیسەر زیندووە نەمردووە. قەیسەر لەگەڵ عوسمانیەکان هەر خۆی نزیک کردووە ئێستا کاتی خۆ دژمنی یەک بوون ئێستا دووسی یەکن. ئاوا ئەردوغان و پوتین کوبنەوەیان کردووە ئەڵێ ئەبێ ئێمە یعنی بە تەلەفۆن و ئەووا و پەیوەندیان کردووە. هەروەها وەزیری دەروەی رووسیا وەزیری دەروێت تورکیا کوبنەوەیان کردووە ئەڵێ ئەم دەوخە زۆر خەتەرە و مەترسیدار ئەبێ ئێمە بزانم چی دەبێت. یعنی لە ڕاستی هەمیان ئەگەدارن و هەمیان ئیشی خۆیان دەکەن.
بەڵام کاگۆسان واقعەکە پێمانەڵێ کە دۆخەکە مەترسیدار و خەتەرە یاخود نەخێر ئەم تەکتیک و پلان و هاوسەنگکردنەوەی هێزی هەرێمایەتی و نێودەوڵەتیە لە ساحەی سووریادا. بەڵێ ڕاستە ئێستا با ئێمە وەرن ڕاستیەکەی پرۆژەیەکی هەیە پرۆژەی ڕۆژلاتی ناوینی تازە. ئەم پرۆژەی ڕۆژلاتی ناوین پرۆژەی دابەشکردنە. ئەو پرۆژەی دابەشکردن خەریکە دەست پێ بکات لە دوای 7 ئۆکتۆبەر شەڕی غەزە بژیت. شەڕی غەزە ئەوە کلیل بوو کلیلی دەستپێکردنی کردنەوەی دەرگەی چارەسەریەکی تازە و دابەشکردنی ڕۆژلاتی ناوین ئەوە بوو. سووریاش بەشێکە لەوە؟ بەڵێ سووریا و عێراقش بەشەکە. عێراقش دەگرێت. بۆ ئێستا عێراقش دەگرێت بەڕاستی. با ئێمە واقعی بن لێرە بە ئەو قسە ناکەن ئێمە من بەحەز دەکەم وەکو ڕۆژنامەنووسێک بە ئازادیانە شتەکانی هەیە شتەکانی کە من لێ دەگەم 20 ساڵن من ئیشی کاری ڕۆژنامەنووسی دەکەم لە هەرێمی کوردستان. من وەکو ڕاستی ئەڵێم لە دوای سووریا عێراقش لە خۆی دەگرێت. چۆن؟ ئێستا لەبەر ئەوەی لە عێراقش ناکۆکی هەیە لە نێوان هێزەکانی عێراق خۆیانە. شیعەکان بەتایبەت شیعەکان سونیەکان و حەز دەکەن لایەنی کوردیش تەنگاو ئەکەن و ئەو شتانە ئەگەر حکوومەتی عێراق لەگەڵ کورد و لەگەڵ سونە کێشەی خۆی چارەسەر نەکات بەڕاستی سرەی عێراقش شتێت. دۆخەکە ئەتەقێتەوە؟ بەڵێ ئەوەی کە داعش هات و موسڵ و کۆمەڵ هەمە سینەریۆ دووبارەت بێتەوە. ئەمە بیرمان نەچێ ئەمەی کە بە جەناب تەڵێ ینی ڕێک ینی بەستنەوەیشی تەواوی هەیە لەگەڵ ئەم جوڵانەی بەری تەحریر و شام چکە ئەمانە قاعیدە بەرەی نووسرە ئەنجا بەری تەحریر و شام بژیت ئەوەیە. ئێستا زۆر کەسان نەزانێ ئەمە دەستەی ڕزگاری خوازی شام کە وەک ئەڵێن جەبهەتە تەحریر شام یا هەیئەتە تەحریر شام ئەمە خۆی جەبهەتە نەسرە بوو هەموو کەس دەزانێ. لە کاتێک چووتە ناو لیستەی تەروری ئەمریکا و جیهان ناوی خۆی گۆڕی بەڵام هەر محەممەد جوولانیە سەرۆکی ئەوە ینی شەخسەر ئەو شخصە ینی بۆیە ئێستا کە هاتە ئارە من پێم وایە وەکو فکری خۆم ئەڵێم ئیسرائیل پشتیوانی دکا بەڵام بنەهێنی پشتیوانی جوولانی دکات ولۆچە تا سنوورێکی دیاریکراویش باڵێ لەژێر کۆنترۆل ئیسرائیل سیاسەتی هەموو دنیا دەستی ئیسرائیلدایە ئێمە بتوێنێتەوێن. ئیسرائیل لۆبی یاهودی لە دنیا لە جیهان دەسەڵاتە ئایپاک لە ئەمریکا حاکمە هەموو یەهودینە هەروەها ماسونی جیهانی هەموو دنیا خسی دەستی خۆی پشتیوانی لە یەهودیەکان دەکات لێ ئیسرائیل دەکات کەواتە ئیسرائیل ئێوێ سیاسەتێکی نۆ بە پرۆژەی برێتانیا پرۆژەی برێتانیا ئەبێ لە ڕۆژلاتی ناوین جارێکی دیکە نەخشەیەکی تازە دەست پێ بکە لەسەر بابەتی ئەم جوڵەیی ینی بەرەی تەحریر شام بۆ ینی هێرشکردنە سەر حەلەب و حەما و ناوچەکان و ئەم گۆڕانکاری کە لە سووریا تۆتە ئاراوە یعنیەوەی کە چاودێرانی دۆخەکە خوێنەوەی بووەکەن ئەڵەن هەر دوای ڕێکەوتنی ئیسرائیل لەگەڵ لوبنان و ینی ئاگربەس کە لە نێوانیان هاتە ئاراوە ئەم جوڵانە دەسی پێکرد تا چەند هێوربوونەوەی بەرەی جەنگ لە غەزە و لە لوبنان پەیوەندی هەیە بۆی کە ئیسرائیل جارێکی دیکە بەرەیەشی دیکەی شەڕ بکاتەوە کەمیش سووریا ئەوتایی بینین بەڕاستی یەکێک لەوە کە ئیسرائیل قبولی کرد ئەو ئاگربەستە بوو ئەوەی لە سووریا دەست پێ بکات ئەوە ئیسرائیل عاقلە ئیسرائیل پرۆژەی خۆی زۆر مهمە بوو شەڕ و جەنگ و ئاشتی و ئارامی ئاشتی لە پەرژوەندی خۆی تەبان میلەتەکەی خۆی ئیسرائیل زۆر میلەتی خۆی خۆش دەوێ وەکو ئیسرائیل لە دنیا کەس میلەتی خۆی خۆش ناوێ بڕاستی بۆیە ئیسرائیل هەوڵ ئەدا بوو ئەوەی کە پرۆژەی خۆی سەرکەوتوو بێ ئەبێ دەروبەری خۆی هەموو لە جەنگ و لە کێشە و ئەڵۆزی هەبێ ئەو وڵاتانە هەموو جەنگ و کێشە و ئەڵۆزی نەبێ ئارامی لە ناو ئیسرائیل نابێ ئەمە ئیسرائیل ئیشی خۆی دەکات ئەبێ وڵاتانی عەرەبیش ئەو فکری بکەن ئەو بیر بکەن لە پارستنی خۆیان و بەرژوەندی خۆیان بەڵام ناکەن
ئێمە کورد ئەبێ ئێمەش دەرس وەرەگرن بەڕاستی وەکو کورد با ناڵێن وەڵا هێزەکانی هەسەدا خەریکە لە ناو بچن هەندی کەناڵ دوهنی تحلیل دکردن یعنی هەندی کەناڵ ئاڵێن یەپەگە خەریکە لە ناو بچی یەپەگە ئەگەر ئەوا بێ یەپەگە بە تەدەخلی شتەکانی دیکە نەکە واقعی بینێ سە لەم جەنگەدا ینی بەری تەحریر الشام بەرکەوتنی نەبووە لەگەڵ ئاسەدە و هێزەکانی یەپەگەدا وایە نە بەڵێ ینی ئێستا لە ڕاستیدا یەپەگە و هەسەدە ئەگەر نەچن بوو حەلەب کەواتە خیانەتە لە کورد چونکە کوردی حەلەب فەرقی چییە لەگەل کوردی جزیرە فەرقی چییە لەگەل کوردی کۆبانێ کوردی عەفرین فەرقی چییە لەگەل کوردی تەلعەران و ئەوە هەموو کوردن ئێستا بوو نمونە پێت بڵێم تەلعەران کوردە تۆلحاسل کوردە کەبار تەلعەلەم ئەمانە هەموو کەفەر سەغیر ئەمانە هەموو لە عایدی حەلەبن بەڵێ ئەمە هەموو کوردن هەروەها شێخ مەخسوود کوردە ئەشرەفیە کوردە سووریانی نو کوردە بستن باشا کوردە هەروەها نیوەی حەلەب کوردە بەڵێ ئەمە کوردن بەشێک لە ساخور کوردە هەروەها زۆر شوونی دیکە هەیە وا شابە هەموو کوردی عەفرین هاتونەوە کەواتە ئەگەر هێزەکانی هەسەدە نەچێ بوو پشتیوانی ئەم کوردانە کەواتە ئیشی بوو چییە لە ڕۆ عەسکەریەکەم ناوچانە بەدەست ینی هەسەدە و یەپەگەوەیە بەڵێ ئێستا هەموو یەپەگە و هەسەدە لەو ناوچانە و هێزەکانی جەبهەت الئەکراد هەیە کوردی تەلعەران و تەلحاسل و ئەو ناوچانانە و کوردی لیوا جەبهەت ئەوە هەیە شمال دیموکراتیە لیوا شمال دیموکرات و زۆر ئەوەی هەموو خەڵکی ناوچانە هەموو عایدی هەسەدانە ئەمانە هەموو لەوێ ئێستا نشیجی بوونە و تا ئێستاش بەرکەوتن نەبووە بەڵام نەبووە ئەمڕۆ هەندێک هەواڵ و زانیاری هەبوو کە لە عەفرین هەنێ بەرکەوتن هەبووە لە نێوان ینی هێزە کوردیەکان و ینی لایەنگرانی تورکیادا ئەمەیان تا چەند ینی واقعیە بەڵێ ئەتوانم ئەوەژی زەلال بکەم ئێستا بەرەی نووسرا حەز ناکە لەگەل کورد شار بکە ئەمە با ئێمە واقعیانە باش ئێستا حەز ناکێ سیاسەتە چییە ئیسرائیل نەهێڵێ لەوانەیە فشاری ئیسرائیل بێ ئەوەش هەیە ئیسرائیل قبول ناکێ ئەمانە لەگەل کورد تێکەون شەر بەڵام ئەوەنەی کە لەگەل کورد ئێستا ئەکەونە شەر جەماعەتی پێ ئەڵێن جێش الوەتەنی سووری ئەمانەی کە نزیکی تورکیانە ئەوان لە باکوورەوە ئێرش ویا کێشە دروستەکەن لە لای باب کێشە دروستکردن بەڵام پێم وایە جەماعەتی جۆلانی تا ئێستا هەر وازانم ینی وەکو کە نووسراو بوون هەندی سوسیال میدیا بەحسیان کردووە کە جۆلانی وتیەتی نابێ لەگەل کورد ئێمە جەنگ بکەن ئەمە نەسەن وتوێتی ئەم قسە بەڵێ ئەوە من خوێندم لە ڕاستی لە چەند شوون شتێکی وە هەیە من پرسیاریشم کردووە لە هەندی چالاکوان و ئەوەنەی کە نزیکی ئەوەنن وتیانە ڕاستە ئێمە حەز ناکەن ینی بکەن بڵێ حەز ناکە شەڕی کورد بکەن کەواتە شتێکی هەیە ینی لە ئارادا بۆیە ئەبێ کورد لێرە چی بکێ کورد ئەبێ یەکبوونی خۆی یەکڕێزی خۆی بەهێز بکێت گرنگەمە یەکهێزی و یەکڕێزی و یەکەڵویستی زۆر میهمە بوو لەم کاتەدا بەڵێ کوردی ڕۆژاوای کوردستان لەگەڵ کوردی باشووریش چونکە ئەگەر یاریەکە تێپەڕی بوو ناو خاکی عێراق بوو کوردستانیش لە خۆی دەگرێت هەریمی کوردستانیش لە خۆی دەگرا بۆیە ئەبێ هەریمی کوردستانیش ئەگەدار بن بڕاستی ینی هێزبوونی هەسەدە هێزبوونی پێشمەرگەیەش ئەمە زۆر میهمە ئەبێ ئێمە ئەوە قبول بکەن ئەگەر ئێمە قبولمان نەکرد کەواتە وەکو قسەی سەیدا جێگەرخوون ئەگەر نەبن یەک ئەچەن یەک دوای یەکان هەموو ئەڕۆنیوانی باشوور ڕۆژ ئاوایە ئەگەر ڕۆژاوە بکەوێ زعیفێ ئێوە دڵنیای و باشووریش زعیف ئەبێ لێرە چی بێ ئەبێ ئێمە فکری ئەیدۆلۆژی نەکەن بیری ئەیدۆلۆژی نەکەن فلان حیزب و فلان کەچ و فلان نا بیری نەتەوەی چونکە لەم کاتەی حەساسدا بیری نەتەوەی زۆر مهمە و یەکڕێزی زۆر مهمە پێم خۆشە هێزەکانی باشووری کوردستان بە تایبەت ئەوەنەی کە لە پەرلەمان کورسییان هێناوە هەمیان یەک بن یەک دەنگ بن یەک هەڵوێست بن بۆ ئەوەی کە بەیانی چی لە ڕۆژئاوای کوردستان ڕوودا پەرلەمانی کوردستان بتوانە بێ بە یەک هەڵوێستی وەکو کاتی کۆبانی یەکدەنگی بڕیار بدێ و پشتیوانی خۆی پێشان بدێ ئەمە گرنگە بەڕاست زۆر گرنگە کاگۆزان بابینەوە سەر بابەتی رووسیا چکە جەنابە داماژت پێدا و شیکردنەوەیشی وردت بۆ کرد ینی منتەقیە و قسانە فعلەن ئێستا
لەم بابەتەیە ینی رووسیا بەپی قسەی جەنابەت و چاودێرانی دۆخی سووریاش یعنی تا ڕادەیەک ینی پشتیوانەکانی بۆ ئەسد کەمتر کردوەوە بە حکمیەوەی کە پێدەچێت گڵۆپی سەوزی بۆ تورکیا و بۆ بەرەی تەحریر الشام هەڵکردبێت کە ئەم ناوچانە ینی لەدەست چۆنەڵی ئەسەد و ئێرانەکان دەربکەن بەڵام هەندێک لێدوانی فەرمی لەسەر ئاستی باڵای رووسیا و هەندێک جوڵەی رووسیاش کە ئەمڕۆ بینیمان ینی بازەوە دەکرێت کە محەممەد جۆلانی لە یەکێک لە ینی بردومانەکانی سوپا و ینی هێزە ئاسمانەکانی رووسیا بۆ سەر ئیدلب کوژرابێ ئەم جوڵانی رووسیا ئەگەر بیکە لە ڕووی سەربازیەوە بە فعلی دەیەوێت پشتیوانی ڕژێمەکەی ئەسد بێ یاخود نەخێر ئەم بۆ هەندێک بابەتی دیکەی جموزوڵی سیاسی و سەربازی خۆیەتی لە ناوچەکەداوە تا چەندیش کوشتنی محەممەد جۆلانی ڕاستە پێم وایە تا ئێستا هیچ بەڵگایەکی نییە کە محەممەد جۆلانی کوژرابێت هیچ بەڵگایەک نییە و لەوەنێ سینەریۆ بێ وەکو بەغدادیش چەندین جار وتیان کوژراوە تا ئاخر جاری هەفتەمین اینجا بڕاستی کوژرا ئەمە بە هەمان شێوایە ئەڵێن کوژراوە بەڵام پێم وایە وانە ینی بەڵام سینەریۆکە رووسیا مەبەستی رووسیا لە شەڕی ئێستا ئەتوانم ئەوە بڵێم رووسیا بجددی شەڕی جۆلانی ناکە چونکە رووسیا خۆی ئەزانێ ئیسرائیل و ئەمریکا لەسەر خەتن هەمەهەنگیان کردووە ئەم پرۆژایەی کە هەیە تەماشا دەکەن تا چۆنە کۆنتترۆلی دەکەن کۆنتترۆل لەسرە بەڵام ئەگەر لە خەت دەربچێ ئەمریکا و ئیسرائیل قبول ناکەن فڕۆکەی ئیسرائیل یەکسەر دەرەچن هەمیان ینی بڕاستی هەمیان لەناو بن بۆیە کاتی خۆکە ڕژیمی سووریا خۆی ڕزگار نەکرد لە فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل ئەوەن گروپەکانە چییە؟ بەڵام ئەو گرۆپانە تا ئێستا دیارە بە ڕازەمەندی ئیسرائیل پێشڕاوی دەکەن و ئێستا گەیشتنە حەمە تێپەڕیان کردووە چوونە بوو ناوچەی تەواو ڕەزامەندی ئەمریکاشی لەسەر وایە نە ڕەزامەندی ئەمریکاشی لەسرە ئەوەیە باشە ینی ئێستا ئەم پێشڕۆیانە ئەگەر بەردەوام بێت ناوچەی دیکە لە سووریا لە دەستی ڕژێمەکەی ئەسە دەرێنن یاخود نەخێر چکە هەر ئەمڕۆ دوێنێ لێدوانی ئاستی باڵای سەربازی ینی ڕژێمی بەشار ئەسەدەیە کە دەڵێ هێرشی پێچەوانە دەست پێیەکەین بۆ سندنەوەی ئەم ناوچانە ئەسەد توانای سەربازی خودی خۆیان هەیە ئەگەر بەبێ پشتیوانی ئێران و رووسیانە بێ بتوانن ئەم ناوچانە ئازاد بکاتەوە پێم وایە ناوچەی حەلەب ڕزگار نابێ ناوچەی حەلەب ڕزگار نابێ وەرناوچەی حەما وازانم خۆیان هەموو برادەرانی جۆلانینە چونکە لە ئەساسی حەما ئیخوان المسلمینن ئیخوان بنکەی ئیخوان المسلمین لە سووریا لە حەما لە دوای حەما حەلەبە ئەمە لە کۆنەوە ئێستش من پێم وایە حەلەب زوو ناگەڕێتەوە و دووهەم شاری سووریەیەکی استراتیجیە احتیمالە بکەن بە ناوەندێکی یا پایتەختی ئیقلیمی سونە لە سووریا بەڵێ احتیمالە ئەوە بێ ببێ پایتەختی ئیقلیمی سونە کەواتە ئەم مخەتەتەی کە هەبوو لە ڕابردوو دەی و سووریا دابەش دەبێت بۆ سێ بەش ڕاستە سونە شیعە ینی من ڕاستە هەروایە ئێستا سەرەتاکانی جێبەجێکردنێتی بەڵێ دەست پێ کردووە دابەشکردنی سووریا دەست پێ کرد بە داگیرکردنی یا بە کۆنتترۆلکردنی حەلەب ئەمە ڕاستیەکە ئێستا ئەتوانم بڵێم سێ هەرێم دروستە بن هەرمی سونە هەرمی شیعە یعنی عەلەویەکان و هەرمی کورد هەر بەو شیوەیە ئەمە دروست بێ و بێگومان بەستخوا لەسەر هەرێمی کورد بایمە تۆزێ قسە بکەین ینی جەناب دەڵێ کورد پێویستە هەمانگ بێ یە گوتار بێ و هێزەکانی یەک بخا لە ئێستاە ینی کۆدەنگیەک دروست بکات بەڵام ئێمە زانی ینی کۆمەڵێک ناوچەی کورد و کۆمەڵێک هەرێمی کورد بەدەست ئەم هێزانەوەیە کە ینی ڕابردووە شەڕیان لەگەڵ کورد کردووە تەحریر الشام ناڵم هەندێک هێزی دیکەی هاوپەیمانی تورکیا کورد لە دوای ئەو گۆڕانکاریانی کە لە هاوکێشە سیاسی و جوگرافیەکەی سووریادا دێتە ئاراوە چۆن نەتوانێ ئەم ناوچانی خۆی بەدەست بخاتەوە کاک گۆزان بەڕاستی ئەتوانم یەک بڵێم ئەو ناوچانەی کوردی کلژێر دەستی تورکیا و گروپە چەکدەرەکانی خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن ئەفرینە گرێسپیە سەرێکانیە سێ ناوچەی استراتیجی کوردن ینی ئەتوانم ئەوە بڵێم ئەمەش بەدەستی هێزەکانی گەورەیە
اتوانن يعني كرد يا بابلن هسدا لقال هيزكي تركي يا هيزكي ديكا نتوانش بكن بلام اما اتوانا بلام امانيكا دس بدا باش كدني سوريا كردوا اوي بروجي سوريا داناون اتوانا بلام ام دا باش كدنا لدو هزارو سيانزا للان روسيا وامريكا واسرائيل وبريطانيا اما جابي كرابون لدو هزارو شانزا دوباره كوبنويان كردن او كوبنويا بو چۆن دابشکردنی سووریا دەست پێ بکەن بەڕاستیش لەوێ نەخشەیەک هەبوو ئێمە بە ئاساس وەرمان نەگرت عفرین لە ڕۆژاوای کوردستان دابرا بوو خستبوون سەر عەلەویەکان بەشی عەلەویەکان لەبەرەوەی ئێمە نزیکی ساحلن لە نزیکی دەریانە بۆیە بەو شێوەیە بەڵام لێرە شتەکەیە ئەگەر ئیسرائیل شونی عەلەویەکان کۆنتڕۆڵ بکە یا کەسێکی لە جێگەی بەشەر ئەسەد داینێ بە گوێرەی خۆی ئەو کاتە عفرینش احتیمالە عایدی ئەوان بێت احتیمالە عایدی ئەو بێت چونکە عەلەویەکان بێ بەڵێ عەلەویەکان ئەوەیش هەیە لەبەرەوەی عەلەوی لە عفرینشیانە یعنی یەک ناحیە گەورە مابەتە هەموو عەلەوینە کوردن بەس عەلەوینە بەڵام تەسریحی ئەردوغان لێدوانی ئەردوغان کەوتی إسرائيل إيوه ببي بجيراني إيما دراوسي إيما لكو إيوه بدراوسة لعفرين أول جيك نيجيك نيوان إسرائيل وتركيا عفرينا كأجر بيت عفرينا أدلبة أمايا أدلب جيردة جولانية عفرين جيبك وده جيردة جولانية كوتا عفرين بوبا عيد إسرائيل أنا بوشوا شوكا جولاني ببي إسرائيل نتوانا يشبكها لو أنا زور كسائب وانية جولاني ديجي إسرائيل وانية إسرائيل لسياسة دوستو دجمن نية لسياسة دجمني أمره دوستي بيانية أما زور راستا بويا من بيم ويا روشي كرد لنوشاكاني كردي بس راون أو كساني كدابشي سوريا دكن بدسي أونا أوجي بريطانيا أمريكايا روسيايا و إسرائيل باش كاغوزان يعني إما هم نزانين لساڵی 2014 دوایەوەی کە قەیرانی سووریا سەرهەڵەدا و ڕژێمەکەی بەشار ئەسەد لە لێواری کەوتنە بێت یعنی یەکەم وڵات کە وەکو وڵاتێکی هەم لە ڕۆمەسەبیەکەەوە کە شیعەیە فریایەکەوێ هەم لە ڕووی هاوپەیمانەتێکەوە ئێرانە ئێران قوربانێکی زۆری داوە لە سووریا هەمومان نەزانی وایەنە قوربانیدانی ئێران هەروە بە هەدەرە ڕوا بە فیڕۆ ئەڕوات و ئێرانیش بێدەنگە بێ لەم ئاسای خود نەخێر ئێرانیش لەم دابەشبوونەوە سیاسی و جوگرافی کە هەیە لە دنیادا پریشکێکی بەرەکەوێ زەرەرمەند بێت بەڵێ پێم وایە ئیران ئەگەداری هەموو شتەکە چونکە با ئێمە لە ڕاستیەکان دوور نەکەون ئیران یەک لە دێرینترین ئیمپراتوری جیهانیە ئیران خاوەنی دیروکە خاوەنی مێژوویەکی درێژە لە دەسڵاتی و لە سیاست و ئەوە ئەگەر ئێمە بڵێن لە برێتانیا لە جیهان سیاسەتی یەکەمە ئەتوانم بڵم لە ڕووجلاتی ناوین ئیران یەکەمە لە سیاستکردن یەکەمە ئیران بێدەنگی کردووە ئێستا ئیران احتیمالی ئەوە هەیە لایەنەکانی کە ئێستا لە پشت پەردا ئیش دەکەن ئەگەداری ئیرانیان کردوونە و لەوەنە ئیران ڕازی بێ لەوەنێ ڕازی نەبێ بەس پێم وایە لە دەستانی حەلەب بۆ ئیران زۆر مشکلەیە چونکە حەلەب بۆ ئیران هەموو شتێک بوو بۆیە ئەم لە دەستانی حەلەب بۆ ئیران ئەگەر ئەو لایەنەنا شتێکی بۆ ئیران پێشکەش بکەن سەفقایەکی دیکە بکەن ئەوە جیاوازە بەڵام ئەگەر نا ئیران بێدەنگ نابێ چونکە ئیران یعنی حەلەب ئیران بوو دەسڵاتی ئیران بوو رووسیا میوان بوو لای حەلەب میوان بوو بیرمان نەچێت ڕاستیشی کەشێ ینی کە بۆ ئێران هەم ڕاستیشی تاڵە یعنی لە دەستدانی غەزە و لە ناوبردنی زۆربەی سەرکردە سیاسیەکان و سەربازیەکانی غەزە ئەمە زەربە بوو بۆ ئێران لە لوبنان بە هەمان شێوە کە لە باشوور بینیمان چی ڕوویدا و حەسەن نەسڕوڵڵا ینی تایدا کوژراوە ئێستا ینی بەڕێکەوتنیشی ئەمریشی ئیسرائیلی ئەوان ئیسرائیل و لوبنان ڕێکەوتونەوە ئەمەش هەست زەربەیە بۆ ئێران کەواتە ئێران ڕازیە بێ سێهەم ناوچەی بەرژەوەندەکانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و بە تایبەتی لە ناوچە گەرمەکانە لە دەست بە پێم وایە ئیران زوو ڕازی نابێ بێدەنگی ئیران شتێکی تێ هەیە
موتم يعني إيران حموشتي خوي بعقله ببروجه بسياسته اشتد رجيه يعني ميجوي إيران ديارة يعني نكو من مدح إيران كمنا من وكو راستيا كي إيران كتشون خوێندەمە مێژووی بالي كردجي لناوده كردي إيران زور عاقلا يعني كردي إيران زور إنسان زيرة كلها هاتونا باي مواقع بن يعني بويه يعني خاكي إيران خاكي زادشتيا كان خاكي زادشتيا كان يعني بويه يعني كساني لوي أزانن شون سياسات بكن بلام إستا من بيم ويا دورنية هندي شت هبي كبيوندي هبي لقال أمريكا ولقال إسرائيل ولقال إيران وروسيا بنهينيج هبي دورنية أو شيء دورنية راستا روسيا وإيران ناكوكن لسر أرض الواقع سوريا بلام بيم ويا دورنية دوي أم كشيء كجورة رويداوا إيران وروسيا وإسرائيل وأمريكاش وبريطانياش لقال هندي شت لجير باردا إيش بكن شري أما سياسة وايا يعني مو وايا برجوندية بله شري أوكراين وروسيا تا چەند کاریگەرە بۆ ئەم دۆخە تازەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لە سووریا هاتۆتە ئاراوە کاگۆزانی زۆر باشە ئەوە زۆر گرینگە بڕاستی ئەتوانم بڵێم ئەمەی کە لە سووریا ڕوودەدات بتایبەت لە سووریا بەسراوە بە مەسەلەی رووسیا و ئوکرانیاش چونکە لەم دووەیە خۆتان ئاگادار بوون هەموو کەس ئاگادار بوو کە ئوکرانیا زۆر بەشێکی زۆر لە خاکی رووسیا داگیری کرد و رووسیا نتوانی بگەڕنەوە و رووسیا ئەوە ئەردوغان گوتی من شتێکی بوو کەم کە تۆ بتوانە بێت تۆزێکی یعنی سوود وەرگری بەڕاستی ئەوەیەژی احتیمالە ئەم پەیوەندی لەم دوایە و ئەم جموجۆڵی کە لەم دوایە لە سووریا بووە یەکێک لەوە هۆکاری ئەوە بێ کە دڵی رووسیا خۆش بکەن کە هەبوونی رووسیا لە سووریا بەهێزتر بێت ئەمەشی دوور نییە چونکە لە رووسیا ئێستا رووسیا لە سووریا شوونی غاز هەموو لەژێر دەستی رووسایە يعني لاذقية وطرطوس أو نوشاني كهمو غازي طبيعي تدايا همور جدسي روسيا نوتكش جدسي أمريكا بالي نوتي جدسي أمريكا وكردا الراستا يعني إيسا أوكي شيء يعني نوشي علويا كان همو غازة نوشي كردجي همو نوتا أما أمريكا نوشي كرد باريزي روسيا إيوين نوشي بو خوين إيوين دابش كي بكن بو روسيا سوريا أو دابش كردنا بو أوي إيران زور تدا رولي نبي يعني بو أوي لنيوان روسيا ولنيوان أمريكا أمشتاب بيت أما نج هردي دوسي إسرائيل بيان خوشة كأمريكا وروسيا لسوريا دصلات من ببي إيران طبعا ببي إيران بالي يك خاليكي جرينك يعني ما نزانين صالي داتو يعني ترامب كسروشي البجرداي ولايات يقرتوكاني أمريكا دصلات قريت دست سیاستی ترامپیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی بۆ سووریا لە ڕابردوو بینیمان یعنی سیاسەتێکی تا ڕادەیەک ناجێگیر بوو و کە بڕیارێکی ئەدا یەکسەر بڕیارەکانی جێبەجێ کرد زۆر جار ئەگەر زەرەرێکی باە لەو ناوچەیە بە تایبەتی ئێمە بینیمان بڕیاریدا کە ینی هێزەکانی بکشێنێتەوە گەورەترین زەربە بوو یای لە کورد لە ڕۆژاوای کوردستان هاتنە سەرکار و دەسەڵاتدارێتی ترامپ لە داهاتووی سووریادا چی ئەگۆڕێ ڕژێمەکەی ئێستا بە تەواوەتی ئەگۆڕێت و خاریتەی سیاسی ناوچەکە گۆڕێت یان نەخێر پێچەوانەکەی ڕاستە پێم وایە ترامپ سیاسەتی خۆی ئەگۆڕێ سیاسەتی ترامپی ئەم جارە وەکو ئێ 2019 نابێت و خۆی خودی خۆشی ئیعلانی کرد و ڕاگیان وتی سیاسەتی ئەمڕۆ وەکو 2019 یەک ناگرێ وەکو ئەوش نابێت بۆیە ئەبێ لەگەل کورد نزیکبوونەوەیەکی جیاواز بکە و کردی بوو نمونە چی سەرکردا و چی وەزیر و چی بەرپرسی ئەمنی و عەسکەری و ئەمانە هەبوو هەمیان ئەوانەی کە دۆستی کورد بوون ئەوانەی کە پشتگیری لە کوردی ڕۆژاوایان دەکرد کوردی باشوور دەکرد ئەوانەی دۆستی کورد نزیکی کورد هەموو ئێستا بوون بەرپرس کەواتە لێرە شتەکەیە لەوەنە یەک بە من بەڵێ کاکۆزان کچی ئەردوغان و کچی ترامپ هەوڕێ یەکن لە بازرگانی شریکی یەکن لەوەنەی وا بە من بڵێ منیش ئەڵێم ڕاستە شریکی یەکن بەڵام ئەمەی کە لە سیاست کە هەموو دۆستی کوردی وەزیفە و شتیان ئەرکیان پێداوە
لەبەر ئەوەیە کە لە داهاتوو ئەگەر ئەردوغان شتی خۆی پێشکەش نەکە هەموو شتێکی بوو من جێبجێ بکە ترامپ ئەوێ بڵێ کاکە وەڵی بە ئەوە پرسیاری بە بەرپرسانی خۆمان بکەن وەزیرەکان خۆمان بکەن هەموو شتانە ئەو کاتە بڕیار بگوێرەی ئەوە نابێ بگوێرەی چیت بێ بگوێرەی ڕاستیەکان بێ ڕاستیەکانجی ئەوەی کە دۆستی کورد من لە دڵنیام پشتیوانی کورد وەزیلێنین و پشتگیری کورد دەکەن و ئێوێن لە ئاخر ئەردوغان و کورد بێنن بوو لە یەکتر ترامپ ئەتەماشەکە ئەگەر ترامپ کێشەی کوردی باکوور و کوردی ڕۆژئاوا کە ئالۆزی کەم نەکرد ئەو کاتە ئالۆزی کەم دەکات بەرەو یەکێنێ ینی هەر بۆیە ئەو جوموژوڵە ئاشتی خوازانی کە لە تورکیا باز دەکرێت هاتۆتە ئارەوە ئەمانەمووی پەیوەندی هەیە بەم ڕووداوانەشەوە دوور نییە ئەمە یەکێک لەوانە بڕاستی تورکێژی خۆت زانەی تورکیا ئێستا گشتە ئەو قەنعاتە وەکو پرۆژەی مامجەلالی نەوسێ ئەو پرۆژایە ئێستا تورکیا زیندوو دەکێت پرۆژەی مامجەلالە پرۆژەی ئاشتی مامجەلالە پرۆژەی کە ئاڵێن بچن باخچەلی ئاڵێن لەگەڵ عەبدەڵە ئۆجەڵان دانیشتون بابێ بوو پەرلەمان هەر مامجەلالە مامجەلال ئەیگوت لەنەو پەرلەمان سیاست ئەوە ڕاستە لەنەو پەرلەمان مافی خۆتان بە دیموکراسیانە ئەنجام بدەن بوو هەدەپە و بوو پەکەکە بوو هەمیان وایەن گوت و ئەمڕۆ ئەو پرۆژەی مامجەلال زیندوو بوو تورکیا ئێوێن بکەن پرۆژەی خۆیان بەس نا خۆ پرۆژەی مامجەلال بوو ڕەوەنشاد مامجەلال بوو ئەمە ڕاستیەکەی وایە بۆیە ئەمڕۆ پێم وایە ئەبێ لایەنەکانی کوردی هەموو بەبێ ینی وەک ئەڵێن فەرق و جیاوازی هەمیان ئەبێ پرۆژەی مامجەلالی ئاشتیانە بۆ خۆیان بکەن بە سیاست و لە سیاسەتی مامجەلال تێبگەن مامجەلال چۆن لەگەڵ هەموو نایارەکانی دۆزی خۆی پەیوەندی دەگرت لە بەرژوەندی میلەتی خۆی و دۆزی گەلی کورد ئەوە زۆر گرنگە بۆیە پێم وایە ئەگەر لایەنەکانی کوردی لەم کاتەدا سوودمەند بن لە پرۆژەی مامجەلالی جاران و ئەو پەیوەندیانە و ئەو دیبلۆماسیەتی سەرۆک مامجەلال پێم وایە سەرکەوتوو دەبن و پارێزراویشە بن لە هەر پارێزراوەکانی کوردستان بەڕاستی لە ڕۆژئاوا لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات یانی ئەمانە زۆر گرنگە کەواتە توانین بڵین داهاتووی ناوچەکە کە ئەم گۆڕانکاریە گەورانی تێدا ڕووەدا ئەنی کورد بە تایبەتی لە ڕۆژئاوا لە باشوور لە باکوور لە ناوچەکانی دیکە بێپشتیوانی نییە بەڵێ بەڵێ ڕاستە ئێستا کاتی خۆ ئەیان گوتن جگە لە شاخ هیچ پشتیوانێکی کورد نییە بەڵام ئەتوانم ئەوە بڵێم ئێستا دۆستی کورد هەیە لەبەرەوەی کورد خۆی ئیسپارت کرد لە هێزی عسکەری ئیسپاتی کرد هێزی ڕێخستنی هێزی پەیوەندیەکان دیپلۆماسیەکان ئێستا کورد باش بووە بڕاستی کورد باش بووە ڕاستە زۆر کەسای ئەڵێ ئێمە لە سیاست لاوەزن کاکە وەڵڵاهی کەسایەتێکی وەک مامجەلالمان هەبوو ئێمە لاواز نین ئەگەر ئێمە کتێب وشتی مامجەلال بخوێنن و سیاسەتی مامجەلال پێڕوو بکەن ڕێبازی مامجەلال بناسن بەڕاستی ئێمە لە سیاسەتجی سەرکەوتوو دەبن ئێمە لە سیاسەتجی لاواز نین بەڵام ئەگەر خۆمان لاواز بکەن ئەوە شتێکی دیکەیە بەڵام لە ڕاستیەکەدا کورد ئەمڕۆ وتە ڕقم ژمارەی دژوار ڕقم ساڵ وەک دەبێژن عەرەبی دەبێژن ژمارەی دژوار ینی بڕاستی ئەمڕۆ کورد ژمارەیە تا باش کەواتە دەتوانین بڵین ئایندەی ئەم گۆڕانکاریانی کە ئێستا لە سووریا هاتۆتە ئاراوە ئەو پەرەسەندانەی کە هەیە ینی زیاتر تەسعید نابێ هەڵناکشە یاخود لەم ئاسی خۆیان مێنێتەوە بۆکو دوا پرسیار کارگۆزە لە سووریا پێم وایە ئەبێ ڕوو دەدێت ینی بەردەوام دەبێ بەڵام وەکو ئەم چەند ڕۆژانە نابێت پێم وایە درێژخایەن دەکێت تا کێشەکان چارەسەر بن ینی من ناڵێم یەکسەر کێشە هەموو چارەسەر بن کێشەکە جارێ ماوە چونکە دابشکردن هەیە چونکە لایەنەکان ڕازی بن ڕازی نەبن وڵاتان ڕازی بن ڕازینە کێشە بەردەوامە بەڵام پێم وایە ئێستا ئەو ناوچانەی کە ئێستا ژێر کۆنتترۆلە احتیمالە دیمەشق نەچێت نەکەوێت دیمەشق نەکەوێت چونکە دیمەشق بێ بزانە بن چارەسەرێکی بوو بەشەر ئەسەد ببینن ئەگەر لە بەشەر ئەسەد باشتر ببینن بەشەر ئەسەد لە رووسیا ناگەڕێتەوە بۆ سووریا لەوێ ئێستا لەوێ دەمەکە لەوەیە بەڵێ دەمەکە لەوێ تقریبن هەفتەیەکە لەوەیە ئەگەر بەشەر ئەسەد بگەڕێتەوە کەواتە کێشە نییە ڕازی بوونە ئەوە کەواتە بڕیارەکانی رووسیاش قبولی کردووە بەشەر ئەسەد بەڵێ
بەڕست هۆزان ئەفرینی ڕۆژنامەنووس و چالاکوانی سیاسی سوپاس بۆ بەشداری لە بەرنامەی پانۆراما زۆر سوپاس دەکەین مادوومان گرت سپاس دەکەم سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ